مامۆسایانی سەربەرز و داینەمۆیانی شۆڕشی مەدەنی لە کوردستان خەباتی مەدەنی واتە کۆڵنەدان و بش و درێژی دژی دەسەڵاتی ستەمکار ئەو ڕۆژە ئێمە هاتینە شەقام بۆ وەرگرتنەوەی مافەکانمان گوێمان بۆ دەسەڵات نەگرتووە و گوێشی لێ ناگرین لە داهاتوودا هەتا بەدەستهێنانەوەی مافەکانمان بەردەوامیدان بە بایکۆت و چالاکە مەدەنیەکان بە زامنی بەدەستهێنانی مافەکانمان ئەزانین فەوتانی خوێندن و بەرپرسیارەتی لە ئەسۆی دەسەڵاتی خۆسەپێنی هەرێمی کوردستان نەک مامۆستایان ئێمە جارێکی تریش ئەمانەوێ ئەوە بە گوێ دەسەڵاتی ستەمکاردا بدەین کە دڵنیابن بایکۆت بەردەوامە هەتا پاشەکەوت هەڵنەگیرێ و بە تەواوی و ئەوەی بە ناوی پاشەکەوت 4 ساڵە لە موچەکانمان کراوە نەگەڕێتەوە ئەم بەناو کەمکردنەوەی پاشەکەوتە بە پلانێکی کاتی دەسەڵاتی حیزبی ئەزانین لەم سەروبەندەی هەڵبژاردنەدا هەر بۆیە مامۆسایان و فەرمانبەران لەوە هۆشیارترن جارێکی تر بە درۆ و فێڵی دەسەڵات چەواشە بن مامۆسایان و فەرمانبەرانی سەربەرز لە داهاتوێکی نزیکدا ئاگادارتان دەکەینەوە لە هەر خۆپیشاندن چالاکیەک بە پێویستی بزانین بۆ بەدەستێنانەوەی مافەکانمان ڕۆژی یەکشەمە پاڵپشتی خۆپیشاندانەکانی سلێمانی ئەەکەین لە ئەگەری ئەنجامدانیدا جارێکی تریش ئەڵێن بایکۆت بەردەوامە ئێمە هیچ متمانەیەکمان بەو سیستەمە نوێی پاشەکەوت نییە پێمان وایە ئەمە فێڵێکی دەسەڵاتە لە سەروبەندی هەڵبژاردنەکانە بۆ هیچ متمانەیەکمان پێ نییە و بەو سیستەمە نوێ ناچینەوە هەوڵەکانی خوێن ئاگدارتانەکەینەوە لە هەر چالاکی خۆپیشاندانێک لە هەفتەی داهاتوودا.